با تەوەری دوم درێژە بە بەرنامەی بەیانی باش کوردستاندا دەدەین باز لە نرخی دراوەکان دەکەین و هەروەها ئەوانەی کە هۆکارن یاخود گۆڕانکاری بەسەر نرخی دراوەکان دەکەن بەردەوام گۆڕانکاریان بەسەردا دێت چین. بێگومان من گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم ئەویش بە میوانداری کاک جەبار گۆڕان کەوتەبێژی بازاڕی دۆلارەکەی سلێمانیە. بەیانی باش کاک جەبار سوپاس بۆی بە تەوەری دوم لەگەڵ ئێمەدا بەشداری. لەسەرتا بزانم نرخی دراوەکانی ئەمڕۆی بازاڕەکانی هەرێم چۆنە چەندە؟ سڵاو لە بەڕێزیشتان هەڵبەت تا ئێستا بڵێن بازاڕی دراوەکان نەکراوەوە عادەتەن بازاڕی دراوەکان تقریبا لە سەعات 9 تا سەعات 10 ئەکرێتەوە بەڵام بڵێن ڕۆژ پێنجشەممە لەگەڵ داخستن 100 دلاری ئەمریکی لە بەرامبەر 147,950 مامەڵی پێوەکرا این تقریبا 148 عرض بوو و خواسیش 147,950 بوو سەبارەت بە دراوەکانی تریش بەگشتی بڵێن ئەتوانین بڵێن نرخی دراوە ئەوروپیەکان بە تایبەتی ئەوروپاوان بەگاپێکی گەورە بەهاکە لە بەرامبەر دۆلارە بەرز بۆەوە هەردوێنێ لەگەڵ داخستنی بڵێن ئەم شەو تا ساعت 12 شەو لەگەڵ داخستنی بۆرسەکانە 100 یۆرۆی ئەوروپی لە بەرامبەر 114 و نیوە یعنی بڵێن بۆرسەکان داخراوە پاوەنیش بە هەمان شێوە بە 135 و تقریبا تا هەفتاش ینی بەرز بۆ بەڕاستی ینی بڵێن 100 پاوەن لە مقابلی 135 و ینی هەفتا تا 75 تقریبا بەنسبەت تمەنی ئێرانی و لیرەی تورکی و ئانەوە تمەنیش ئەتوانین بڵێن لەگەڵ هەفتەی ڕابردووە تقریبا بەنسبەی لە 101 تا 1.5 بەهاکەی بەرز بۆ تۆ لە بەرامبەر دۆلاری ئەمریکا و لیرەی تورکیش تقریبا 10 ڕۆژە ینی جێگیر ینی بەهاکەی جێگیرە لە بەرامبەر دۆلاری ئەمریکا ینی 100 دلار ئەمریکی لە بەرامبەر 1355 مامەڵی پێوەکرا لە بۆرسەکانی جیانە بەڵام بەگشتی لەسەر ئاسی بازاڕەکانی خۆمان یۆرۆ ینی ئەمڕۆ 100 یۆرۆی ئەوروپی لە بەرامبەر 113 مامەڵی پێوەکرا تا 113 تقریبا. باشە کاک جەبار ئەگەر باز لە نرخی دراوەکان بکەین بە تایبەت باز لە دۆلار بکەین کە لە ساڵی ڕابردوودا تاکو ئەو ساتی کە من تۆ قسەی تێدا دەکەین کە گۆڕانکارێکی بەرچاوی بەخۆی بینی دەکرێت بڵین لە 120ەوە گۆڕانکارێکی زۆری بەخۆی بینی تاکو 150 ئەم گۆڕانکاریە زۆرە لە هەمان کاتدا دۆخی بازاڕەکان بەکوێ گەیشتووە دۆخەکان تا چەند گۆڕانکاری بەسەرهاتووە کە ئەم گۆڕانی بەرچاوە زۆری بەخۆیەوە بینیوە. خۆی بێگومان دابەزینی بەهای دراوی هەر وڵاتێک کاریگەری لەسەر ینی هەڵاوسان دروستەکە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 2012 ساڵی 2020 واتە تقریبا 20 ڕۆژ پێش 2021 ئەو کاتە بانکی مەرکەزی عێراقی 100 دلاری لە بەرامبەر 119,000 عرضەکرد بۆ بازاڕەکان و هەم بۆ حواڵات و احتیماداتیش بەڵام دوا بەدوایەوەی کە بەنسبەی لە 118 بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە دابەزان بەڕاستی ئەمە کاریگەریەکی نیگەتیڤی لەسەر کۆی پرۆسی ئاڵوگۆڕی ناو بازاڕەکانی دراو دروست کرد و لەسەر کاڵاو کەلوپەریش دروست کرد بەڕاستی ئێستا مەگەسەری داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشکەین ینی نیسبەی هەڵاوسان هەرچەند بەپێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن بڵین ڕێژی هەڵاوسان گەشتە 4.6 هەرچەند من ینی قەنەعەتم وایە ینی نیسبەی هەڵاوسان زۆر لەوە زیاتر بێت ئێستاگە تۆ سەری بازاڕەکان کەی ئەنی گرانبوونی کاڵا کەلوپەل تەئسیراتێکی زۆر نیگەتیڤی لەسەر ژیان و گوزەرانی هەوڵاتیان دروست کرەوە ئاسی مەعیشی هەوڵاتیانی دابەزانەوە بەڕاستی و خۆی شرائیشی لەسەر بڵێن کاڵا و کەلوپەل کەم کردوێتەوە ئەمەش دەتوانین بڵێن بە زۆرێک لە زۆرەکان تەئسیراتی لەسەر ئەنی چالاکی بازرگانەکانیش دروست کردووە تاوان ئێمە هەروەکو ئادەم سمیس کە ئابووری ناسێکی گەورەیە قسەیەکی هەیە ئەڵێ لە بینی هاوردەکار و بەرهێن و هۆپڵی بەکاربەرە هەنی تاوکەری یەکترین تۆ هەر کاتێک ئەگە وە بەرهێنیش هەبێت و ئەگەر و هاوردەکاریش هەبێت بەڵام لە هەمان کاتە ئەگەر بەکاربەر نەبێ ئەنی بەڕاستی تەئسیرات لەسەر کۆی ئەنی پرۆسەی چالاکی هەنی ئاڵگۆڕی بازرگانیش دروستەکە بەڕاستی کە کاتێک خواز لەسەر کاڵاو کەلوپەل کەم بۆ ئەوە تەئسیرات لەسەر جوڵی بازرگانی و چالاکی بازرگانەکانیش دروستەکە بۆیە من پێم وایە بەڕاستی دوای دابەزینی بەهای دیناری عێراقی ئەنی بەنسبەی لە 120 تەئسیراتی لەسەر ئاسی مەعیشی هاوڵاتیان دروست کرد و لە هەمان کاتیشە تەئسیراتێکی نیگەتیڤی لەسەر کۆی پرۆسەی ئاڵوگۆڕی درا و بازاڕەکان و جوڵی بازرگانیش لەسەر ئاسی هەرێمی کوردستان و هەم عێراقیشە بەڕاستی دروست کردووە.
باشە بابین سەر ئەوانەی کە کاریگەرن یا خۆتگۆڕانی کاری لە نرخی دراودا دەکەین گەر باس لە ئەم ساتی ئێستا بکەین پێکەنانی حکوومەتی نوێی عێراقیە ئەمە تا چەند کاریگەری لەسەر گۆڕانکاری لە نرخی دراو هەیە بەتایبەت ئەگەر ئێمە ئاماژە بە دۆلارکەین کە زۆرترین هاوڵاتیانی هەرێم و عێراقیش مامۆڵەی پێوە دەکەن. ئێمە هەنی ئەگەر سەیری سیاسەتی خستنە ڕووی دۆلاری ئەمریکی لە بانکی مرکزیە بکەین سیاسەتێکی جێگیرە کە پێوتێ فیکس ئەکسچێنج ڕیت پۆلیسی ئەم سیاست جێگیرە بۆیە تشکیلاتی حکومەتیان تشکیل نەکردنی حکومەتووە ئەو ناسەخەمگیری کە ئێستا لە پرۆسی سیاسی عێراقیە پێمانێت تەسیراتێکی ئەوتۆ لەسەر بەهای دیناری عێراقی بکە بەڕاستی بەڵام لێر و لێوێ دەنگۆی ئەوە هەبوو لەوانی پێشووە هەندێک لە کوتر لە پەرلەمانەکان قسەیان لەسەرەوە کرد کە ئەشێ جارێکتر ئەنی گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بکرێتەوە دابەزێنرێ بۆ 130 135 یان 125 جوانە بەڵام پێم وایە بێ بەڕاستیەوە ئەگەرێکی دوورە پێم وانەیە عێراق لە ئێستادا گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقی بکە با پێش بەسن بە چەند خاڵێک یەکەم وەختی خۆی کە حکوومەتی عێراقی یان بە بڵێن بانکی مرکزی و وەزارەتی مالی عێراقی کە گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە کرد بە ڕاوێژ بوو لەگەڵ IMF دەکە پێوتری ئینتەرناشنال مانیتەری فەند واتە بڵێن سندوقی نەقدی دەولی و بانکی نێودەوڵەتی و تەنانەت هەموو کوتلە پەرلەمانەکان دیاران پرۆسێژ ئەمە بۆ پرۆسەیەکی کورمەودانە بوو بۆ پێم وایە ئەمە بۆ ئەم پرۆسەیەکی درێژخایەنە و لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئەو کاتە حکوومەتی عێراقی لەژێر قەرز و ئیلتیزاماتێکی زۆر زۆرا بوو زیاتر لە 120 میلیارد دلار ئیلتیزامات و قەرزی ناوخۆییش و دەرەکیشی لەسەر بوو بۆیە ئەو کاتە ئەوە بە ناچاری حکوومەتی عێراقی هەڵبستایە گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بکردایە و لەگەڵ ئەوەشە ئێمە ئەگەر کۆمەڵێ داتا وەربگرین هەر لە ساڵی 2021 تا کۆتایی ساڵی 2021 لەم گۆڕانکاری دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە ئایا وەزارەتی مالی عێراقی چەندی بۆ گەڕاوەتەوە لە 21 دوانزەی ساڵی 2020ەوە تا کۆتایی ساڵی 2021 نزیکەی 41 میلیارد دلار لەلایەن بانکی مرکزی عێراقیەوە فرۆشەوە هەم بۆ بازاڕەکانی ناخۆوە هەم بۆ حواڵات و احتیماداتیش ئێمە ئەگەر کەڕەتی 0.8 هینە ببورن لە 180 بکەین زیاتر لە 11 تریلیۆن دینار بۆ حکوومەتی عێراقی گەڕاوەتەوە بۆیە پێشبەستن وەکو بڵێ لەسەر ڕۆشنای ئەم خەڵانە ئەنی من پێمانێ بەڕاستی حکوومەتی عێراقی ینی گۆڕانکاریی ئەوتۆ لە ئێسادا لە بەهای دیناری عێراقی بکات چونکە ئەگەر سیر بکەین ینی بودجەی ساڵی ڕابردوو نزیکەی 110 تریلیۆن دینار بوو 11 تریلیۆن دینار بۆ حکوومەتی عێراقی گەڕاوەتەوە ینی ئەتوانین بڵین گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بە ڕێژەی لە 110 داهاتی بۆ حکوومەتی عێراقی ئەنی گەڕاندۆتەوە بە حەقەت ئەمە لەلایەکی تریش ئێستا ئەگەر ئێمە سیر بکەین لە ئێستادا بەهای دیناری عێراقی بە بەراو لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و ناوچەیە لە زۆربەی زۆری وڵاتەکان بەرزترە هەر ینی بە بەراورد بە تمەنی ئێرانی لیرەی تورکی لیرەی سووری لیرەی لوبنانی بە بەراورد بە دراوی ئەم وڵاتانە لە ئێستادا لە هەر هەمان بەرزترە طبعا ئێمە خۆ هەمومان تەمەنامان نەکرد ئەگەر جارێکی تر گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بکرێتەوە هیچ نەبێتە 130 بەزانێتەوە ئەو کاتە ئەتوانین بڵێن ئاسی مەعیشی هاوڵاتیان باشترە بوو بە حەقەت بەڵام من پێم وانە لە ئێستادا حکوومەتی عێراقی ئەنی پلانی ئەوەی هەبە جارێکی تر دەستکاری بەهای دیناری عێراقی بکاتەوە ئەمە لەلایەکی تریش ئێمە هەر بە پێی مادەی 103 لە بڕگەی یەکەم لە دەستوری عێراقی بازەوە دەکات کە بانکی مرکزی و دیوانی چاودێری دارایی دەسەڵاتێک حەسری خۆیان هەیە و هیچ لایەنێک ناتوانێت بڵین ینی بڵین دەستکاری بەهای دیناری عێراقیە بکەواتە حەسریان ئەم دەسەڵاتە لای بانکی مرکزی عێراقیە. باشە کاک جەبار گەربێت و پێکەنانی حکوومەتی عێراقی کاریگەریکی ئەو تۆی نەبێت دەکرێت بڵێن کاریگەریەکانی دیکە چین ئەوانەی کە بەزەقی دەردەکەوێت و کاریگەری لەسەر گۆڕانی نرخی دراو بە تایبەت دۆلاردا دەکات تەنها بۆ بانکی مرکزی دەگەڕێتەوە لە ڕووی خستنەڕووی ئەو دۆلارێک کە ڕۆژانە دیکاتە نێو بازاڕەکانەوە. بەڵێ ئێمە ئەگەر سیر بکەین ئەو گۆڕانکاریانی کە بڵین ڕۆژانە لە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە دروستە بێت ئەتوانی بڵین دوای جێگیربوونی سعرەکە ئێستا گەمە سیر بکەین وەزارەتی دارایی عێراقی بڵین دۆلار بە مانکی ناوەندی ئەفرۆشە بە 145,000 واتە 100 دلار لە بەرامبەر 145,000 و بانکی مرکزی چەند پۆینتێکی خۆی خاتە سەر بە 148 بە بازارەکان و بە بانکانی ئەفرۆشێت و دوای ئەوە کە ئەم دۆلاریەت ناو بازارەکانەوە تاوان خواست و خستنەڕوو کە پێوترێ مەنی سەپڵای لەگەڵ مەنی دیمان تاحکوم بەسەر ئەم
سیعرەی دۆلاری ئەمریکیەوە کات واتە لە 146 بەرەژوور واتە ئەتوان بڵێن گۆڕانکاری تەنها لەو کەلێنە لەو گاپەیە دروستە بێت بۆ نمونە ئەگەر بانکی مرکزی ئەو ڕۆژەی دۆلار عرض بکات واتە زۆرتر عرض بکات ئەشێت تا ئاستێک بڵێن ئەگەر بۆ نمونە لە بازارەکان ئەمڕۆگەر 148 بێ و لە بانکی مرکزی 146 بێ ئەنی ئەو گاپە هەیە واتە کەلێنێکەیە کە نزیکەی 2000 دینارە بۆیە ئەو ڕۆژێک کە بانکی مرکزی عێراقی زیاتر دۆلار بخاتە ڕوو ئەشێ بۆ نمونە لە 148 تۆزێک بێتە خواریان بۆ نمونە تا 147 بێت بەڵام هەرگیز نایەتە خوار 146ەوە بۆ لەبەر ئەوەی ئەنی سیاسەتی خستنە ڕووی دۆلاری ئەمریکی لەلایەن بانکی ناوەندیەوە بە 146ەوە ئەم سیعرە جێگیرە واتە ئەتوانین بڵێن لەسەر و 146ەوە دۆلار بەرز و نزمەکە واتە ئەگەر بانکی مرکزی ڕۆژانە دۆلار زیاتر بخاتە ڕوو ئەشێل بێتە خوار 148 یان بێت بۆ نمونە بێتە سەر 147 یان 146 ئەمانە بەڵام پێم وانێ بەڕاستی هەرگیز کە نرخی دۆلار بێتە خوار 146ەوە. باشە کەواتە ئەو گۆڕانکاریانی کە لە نرخی بەتایبەت گەر ئێمە دۆلار باسی بکەین تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئابووری ئەو وڵاتە ئابووری ئەم ناوچەیە ئەم گۆڕانکاریانە کە بەردەوام ڕۆژ لە دوای ڕۆژ دەکرێت بڵین گۆڕانکاریان بەسەردادێت دەکرێت بڵین ئابووری بەرە و داڕمان بچێت. خۆی ئێمە ئەگەر باسی سیاسەتی نەختینەی هەر وڵاتێک بکەین ئەو وڵاتانەی کە زیاتری ئەکسپۆرتەرن ئەوانی کە بڵین کاڵا و کەلوپەل زیاتر هاوردە ئەکەن بۆ دەرەوە ئەگەر بەهای دراوەکان تا ئاستێک بڵین داش بەزێنن ئەمە بۆ کێبڕچێی ینی ئابوووریەکان کارێکی باشە سار بۆ نمونە لە زۆر جار وڵاتی چین بەهای ڕمێنبی سینی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزێنە بۆ لەبەر وڵاتێکی ئەکسپۆرتەرە وڵاتێکە کە بەڕاستی بەڕێژەی لە 100 تا 100 لە 195 کاڵاو کەلوپەل بڵین هەناردەی دەرەوەکە تاوان تا بەهای پارەکەی تا ئاسێک دابەزێ و کاتە کاڵاو کەلوپەلی چینی لە بەرامبەر کاڵاو کەلوپەلی دەرەکیە بەڕاستی ئەکەوێتە کێبڕچێەوە ئەو کاتە خواستێکی زیاتر لەسەر بڵین کاڵاو کەلوپەلەکەی دروستە بێ ئەمەش تەسیراتێکی گەورە لەسەر GDP کە پێوتە گرۆز دۆمەستیک پرۆداکت ئەتە کۆی بەرهەمی خۆماڵی تەسیراتێکی ئیجابی دروستەکە بەڵام بەڕاستی دابەزینی بەهای دراوی عێراقی تەسیراتێکی سلبی زیاترە چونکە بۆ لەبەروی عێراق وڵاتێکی ینی هەناردەکار نییە ئێکسپۆرتە نیە وڵاتێکی زیاتر هاوردەکارە ئێمە ئەگەر دیقەت بین لە هەموو بوارەکانە ئێمە پشت بە کاڵاو کەلوپەلی دەرەکیە بەسین بە تایبەتی کاڵاو کەلوپەلی ئێرانی تورکی وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئاسیایی بۆیە لەم کاتانەدا کە ئێستا بڵین بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا داوەزیوە بێگومان تەسیراتێکی سلبی لەسەر ینی ئابووری وڵات بەجێڵەوە لە هەمان کاتیشا تەسیراتێکی سلبی لەسەر ئاسی مەعیشی هەوڵاتانیش بەجێڵە بەڵام لە یەک کاتە ئەتوانین بڵین ئەمە لایەنێکی سلبیشی هەیە ئێمە عێراق ینی هەم عێراقش هەم هەرێمی کوردستانی زیاتر وڵاتێکی کوشت و کاڵین ئەگەر لەم ڕۆ بەڕاستی خەڵکی مختەز لەم بوارەیە کار بکەن ینی بەرهەمی خۆماڵی زیاتر پەرەپێ بدەن بۆ ئەگەر ئێمە دیقەت بین پێش گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە بە حکمەوەی کە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر درای وڵاتانی ئیقلیمی ناوچەیە ئەوە بەرز بوو کاڵای کەلوپەلی ئێرانیش تورکیش هەمیشە کێبڕکەی کاڵاو کەلوپەلی ناوخۆیانە کرد بە تایبەتی بابەتە کشتتوکاڵەکان هەمیشە کاڵاو کەلوپەلی خۆمانەوەی کە تایبەتە بە کشتتوکاڵ نیانەتوانی کێبڕکەی ینی بەرهەمە کشتتوکاڵەکانی ئێران و تورکیا بکەن بۆیە ئەگەر لەم ڕوانگەیەشەوە سەریکەین دابەزین بەهای دیناری عێراقی تا ئەستێک ئەبێتە پاڵنەرێک بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی خۆمان لەم ڕوانگەیەوە ئەتوانێت کێبڕکێ و کێبڕکەی ئەنی بەرهەمە کشتتوکاڵەکانی تورکیا و ینی ئێرام کە بەڕاستی و لە لایەکی تریش ئەگەر کار لەسەر ئەوە بکرێت ئێمە زیاتر پەرە بە کەرتی وەبەرهێنانی ناوخۆیی بین بە تایبەتی لە کارگە و مەعامیلەکانە ئەتوانی لەم ڕۆژەوە ئیسفادێکی باشی ینی لێ ببینین و بەڕاستی ببێتە سوودێک بۆ ئابووری ینی عێراقش و هەرێمی کوردستانیش. کاک جەبار هەر سەبارەت بە ئابووری بۆ منە زۆر باز دەکرێت منەمە سەرنج و تێبینی تۆ بزانم کە ئابووری ئەو وڵاتەیە خود ئەو ناوچەیە گەشە سەندنی بەخۆی دەبینێت دەبێتە هاندان بۆ وەبەرهێنان و بەرهەمهێنانی دەبێت ئەگەر بێت و بەهای دراوی نیشتیمانی ئەو وڵاتەیە خود ئەو ناوچەیە نزم بکرێتەوە ئەمانە تا چەند دروستن ئەمانە تا چەند دەبێتە پاڵنەر کە ئابووری گەشە سەندنی بەخۆی ببینێت. بێگومان وەکو ئاماژەم پێ ئێمە بەڕاستی بەهای دیناری عێراقی ئەتوانین ینی بڵین دابەزینی بەهای دیناری عێراقی ئەتوانین لایەنە ئیجابەکەشی وەربگرین ئەگەر بێت و ئێمە بەرهەمی خۆماڵی زیاتر پەرەپێ بدەین بە تایبەتی هەرێمی کوردستان کە ینی هەرێمێکە ینی وڵاتێکی کوشتتوکاڵیە بەڕاستی ینی هەتەنانەت من لە چەندی بەرامەی تریشا باسم کردو لە ساڵی 1970 لیژنەیەکی پسپۆر هاتوون بڵین هاتوون بۆ هەرێمی
کورسان باسییان لەوە کردووە کە بە تایبەتی دەشتی شارە زور و دەشتی بازیان و منتیقەی هەولێروانە منتیقەیەکی زۆر کشتتوقاڵیە ینی بەڕاستی ئەگەر ئەم منتیقانە بەرهەم بهێنرێت ئەتوانین خواستی عێراقیش و ئەردەن و سووریاش بکاتەوە بۆی ئەگەر ئێمە لەم ڕوانگەیەوە سەیری بکەین باشە دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار ئەتوانی لەم ڕوانگەیە سوود و قازانجێکی زۆر باشی لێ ببینین ئەوانەی کە مختصن ئەوانەی کە شارەزان لەم بوارە بێتە هانی بێن کاری لەسەر بکەن زیاتر پەرە بە بەرهەمی کوشتتوقاڵی ناوخۆی خۆمان بدەن بە تایبەتی کارگا معامیل ئێستا هەر بۆ نمونە ئێمە لە منتیقەی ناوی چییە منتیقەی بازیان و منتیقەی هەولێر و ئەمانە ئەنی کوشتتوقاڵێکی زۆرمان هەیە بەرهەمی میۆمان زۆر هەیە ینی ئەتواندرێ ئەمانە چەندین کارگە و معامیلی زۆر بهێنرێت کە لەسەر ئاستی هەرێمی کورسان کاری لەسەر بکرێت دانی بەڕاستی خواستی ناوخۆیی پڕ بکاتەوە بەڕاستی ئەمە ئەتوانی لەم ڕۆژەوە ئەگە سەری بکەین سوود و قازانجێکی باشێ بەڵام ئایا ئەکرێت ینی خۆی بەڕاستی وەکو ئەڵێ عیبرە لە جێبەجێکردنە ئەتوانی ئیش لەسەر ئەمە بکرێ خۆتان نەزانن ئەوە نزیکەی ساڵێک و 2 مانگە گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیە کراوە ینی لە پرۆسەی بەرهەمی ناوخۆیدا تا ئێستا هیچ گۆڕانکاریەک نەکراوە ینی بەڕاستی ئیش و کارێکی ئەوە لەسەر ئەم بوارە نەکراوە ینی بەڕاستی هەرەوە ئەتوانین بڵین داهاتێکی زۆر بۆ حکوومەتی عێراقی گەڕاوەتەوە یەدەکی دراوی بەیانی لە بانکی مرکزی عێراقی ئەزیادی کردووە ئەجینا کار لەسەر پرۆسەی بەرهەمێنانی ناوخۆی بەڕاستی تا ئێستا نەکراوە. باشە سەبارەت بە بانکی مرکزی عێراق دەگونجێت دەکرێت بە تاوەتی جێگیرکردنێک کە بێت لە نێوان نرخی بەتایبەت دۆلار بەرامبەر بە دینار بە تاوەتی ڕۆژانە جێگیر بکرێت ئەمە دەگونجێ ئەنجام بدرێ؟ ناخۆی بەهای دراوی هیچ وڵاتێک لە سەداسەد جێگیر نییە ڕۆژانە بەگاپێک بەرزونزم هەرەکای ئێمە ئەگەر سەری ینی سیاسەتەکانی خستنەڕووی دراوی بیانی بکەین لە هەر وڵاتێکە ئەکرێ بە سێ بەشەوە یەکێکان وەکۆ بوو کە سەرەتا ئاماژەم پێەیە جێگیرە دەکە پێوتە فیکس ئەکسچێنج ڕێت پۆلیسی ئەمە بڵین بە یەک سعری سابت ئەخرێتە ڕوو ئەوەی کە ئەمێنێتەوە لە بازارەکانە خواست و خستنەڕوو تەحکومی پێوەکە واتە کلێنێکی کەم لە بینی خواست و خستنەڕوە هەیە و جۆرێکی تریش هەیە کە ینی بڵین فریە ئازادە وەکو دۆلاری ئەمریکی یۆری ئەوروپی پاوانی بەریتانی ئەمانە تەنها بۆرسەکان و وەکوڵی بازارەکان زیاتر تەحکومی بەسەرەوەکەن و بەهای دراوێکی تریش هەیە کە ئەمان جێگیرە بە تەواتی فیکس کراوە تەنانەت لە بازارەکانیش و تەنانەت لە بانکەکانی شاکە ئەو وڵاتی ئەیخاتە ڕوو هەر بە هەمان سعرێسا و بوون وەکو دیناری ئەردەنی دیناری کۆیتی ریاڵی سعودی درهەمی ئیماراتی ئەمانە جێگیریان کردو ینی تەنانە لە بینی بازاری ئازاد و لە بینی سیاسەتی خستنەڕووی بانکی ئەو وڵاتانە تقریبان کلێنێکی زۆر کەم گاپێکی زۆر کەم لە بینی بڵین خواست و ینی خستنەڕوە هەیە بۆ یەگە ئێمەش لەسەر مەساسی سەریکەن ئێستا دیناری عێراقی ینی وەکوڵێ کە بانکی مرکزی ڕۆژانە بە 146,000 دینار لە بەرامبەر 100 دلاری ئەمریکی ئای خاتەڕوو لەگەڵ بازارەکانە ڕۆژانە 2,000 دیناری فەرقە تا 2,500 دیناریشی فەرقە ئەم فەرقە ئەگەڕێتەوە بۆ خواست و خستنەڕووی بازارەکان دیارە هەر کاتێکە خواست زیاتر لەسەر دۆلاری ئەمریکی هەبوو ئەو کاتە بێگومان بەهاکەی بەرزە بێتەوە ئەگە خواستی لەسەری کەم بوو واتە قۆی شڕایی لەسەری کەم بووە ئەو کاتە بە زۆرێک لە زۆرەکان بەهاکەی دابەزێ بەڵام بانکی مەرکەزی ئەتوانێت لەم کاتایە چی بکە بتوانێت کە خواستی بازارەکان بکاتەوە ئەوەندە پێداویستی بازارەکان پڕکاتەوە ئەوەندە دۆلار بخاتە ناو بازارەکانەوە کە ئەو کلێنە گەورەیە لە بینی بازاری ئازاد و لە بینی خستنەڕووی دۆلاری ئەمریکی لەلایەن بانکی مرکزیەوە دروست نەبێت ئەوە بوو لە تقریبا 6 مانگی ڕابردوو ئەو کاتە بانکی مرکزی عێراقی خستنەڕووی دۆلاری تا ئاستێک کەم کردبووە ینی واتە نرخی جێگیری بانکی مرکزی لەگەڵ بازارەکانە کلێنێکی زۆر گەورەی بوو ینی ئەو ڕۆژانە بە 146 دلاری عرضەکرد بەڵام لە بازارەکان نزیکەی تا 150 تا 155 بەرز بووە بەڵام دوای ئەوە بانکی مرکزی بیری لەوە کردەوە کە گۆڕانکاری لە سیاسەتی خستەڕووی دۆلاری ئەمریکا دروست بکات ئەو بۆ ڕۆژانە پێداویستیات و خواستی بازارەکانی ینی پڕکردەوە ئێستا ئەو کلێنە تقریبا 2,000 تا 2,500 دینارە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک جەبار گۆران و تەبێژی بازاری دۆلارەکەی سلێمانی سپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئامادەبوونی تۆش وچانێک وەرەگرین و پاشان ئەگەڕێنەوە.